یەکەم جارێک ئەوەتەی ئەم شەڕە دەستی پێکردو لە ڕۆژی پێنجەمی شەڕەکەین بە دیاریکراوی هێزەکانی گروپەکانی مقاومەی عێراقی ئاوا بە دیاریکراوی بە ئامانجەگیرن. چییە بینی لەمەیە؟ ئەمریکا و ئێران قەراریان ناکە بەکرداری چۆن هێرشەکەنە سەر ئێران، هێرشەکەنە سەر حیزبوڵڵا لە لوبنان، ئاواش هێرش بکەنە سەر گروپی مقاومە گروپەکانی مقاومە لە عێراق؟ لە ڕاستە ئەوەی کە لە عێراق ئەمڕۆ ڕوویداوە پێشتریش هەندێک هەواڵ هەبوون کە لە نەجەفی شکارێکی وا کراوە لە چەند ڕۆژی ڕابردوو، بەڵام زۆر پشتڕاز نەکرایە. بەڵام ئەوەی ئەمڕۆ ئەوە دیارەکە فڕۆکەیەکی بەفڕۆکەوان پەلاماری ئەم شوێنی داوە جگە لەوەی کە ئەم شوێنە بخۆی گومانی لەسەرەکە شوێنی دروستکردنی درۆنە و کارگەی بەرەمهێنانی درۆنی سەربازیە و نزیکە لە سنوورەکانی ئێرانەوە. لە هەمان کاتیشا ئەم گروپانە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا نەیانشاردۆتەوە کە هەوڵیان داوە کە دەست بگرن بەسەر سەفارەتی ئەمریکا لە بەغا و پەلاماری بن و پەلاماری چەند شوێنێکی تریانەوە و چەند جار بردومانی هەرێمی کوردستانیان کردووە و درێنیان گرتوۆتە هەرێمی کوردستان و هەندێکیشیان ڕایان گەیاندووە کە ئەوان بەشێکە بن لە ئەجێندای پشتیوانیکردن لە ئێران لە بەرامبەر هێرشەکانی وەک خۆیان ئەڵەن زایۆنی و ئەمریکا. بۆیە تەحسیل حاصلە هەرچەندە ئەم گروپانە لە شەڕی 12 ڕۆژەی ئێرانی ئیسرائیلان هیچ کردەوەیەکیان نیشان نەدا لە خۆیان لە دەرەنجامی و هەڕەشانی کە ئەمریکا ئەوەی کردبوو. بەڵام ئێستا دیارە لەبەرەوەی شەڕەکە گەورە بووە و لە حقیقەتدا ئیسرائیل و ئەمریکا نەیانشاردوێتەوە کە هێرشەکانی ئەوان بۆ سەر کۆی ئەو میحوەرانەیە کە ناوی مقاومەیە یان خەتی هیلالی شیعیە یان ئەوانەی کە هاوپەیمانی ئێرانیا هێزی وەلاین بە تایبەتی کە ئەمە ئێستاە لە دوای تێکشکاندنی حیزبوڵڵا و حەماس زۆتر خۆی دەرەخان لە عێراقا و دواتر لە یەمەن. لە عێراقا کاک بێسون لە هەڵبژاردنەکانی ڕابردووە ئەم هێزە وەلایەنە کە نەیان شاردەوە کە داوای دەرکردنی ئەمریکاکەن و داوای پاڵپشتی کۆماری ئیسلامیێران نزیکەی 80 کورسیان بەدەستێناوە و لە کاتێکا کەوانە ڤیتۆی ئەمریکایان لەسەر بوو لە کاتێکە ئەوانە فشاری زۆریان خراپەوە سەر بەڵام 80 کورسیان هێنا بەوانە بۆیان دەرکەوت کە هێز و قورساییان زۆر ناو چوارچێوەی سیاسەتی عێراقیە و ئەوەشیان بۆ ئیسپات بووە کە ئەو هەژمون و هەیمەنە و ئۆتۆریتەی هەیەە دەرەنجامی و پاڵپشتیەکە ئێران کردوێتی و بۆیە نەیانشاد و ئێستا چ لە ڕووی ئیدۆلۆژیەوە کە ئەوان خۆیان سەر بە مەرجەعەتی قوم و ئێران نەزانن و چ لەوەی کە حکوومەتی عێراقیش بە سێبەری خۆیان نەزانن و تەنانەت هەندێک لە هێزە هاوپەیمانەکانی خۆشیان قبول نییە ئەم گروپانە بۆی لە ئێستا ئەوەی ڕووەدا بە نظری من سەرەتایی جەنگێکە کە عێراق ئەگرێتەوە و هێرشی زۆرتری ژەکرێتە سەریان و ڕەنگە ئەوەی کە چەند ڕۆژێکە حکوومەتەکەی سۆدانی حکوومەتی کاربڕێکەری سۆدانی ویستێتی عێراق لەو ململانیانە بە دوورخە بەڵام بە نظری من ئێستا کێشەکە لەوە دەرچووە و ئەمە سەرەتایەکە بۆ ئەوەی کە عێراق بێ بە بەشێک لە شەڕەکە و گروپەکانی حەشتی شعبیەوە بە تایبەتی گروپەکانی وەلایی پرۆکسە ئێرانیەکان دەست ناپارێزن و هەوڵەدەن هەرچی بۆیان بکرێ بیکەن و دوای ئەمە بە نظری من سەردێتە سەرسەرەی حوسیەکان لە یەمەن و خودی عەبدولمەلیک حوسی لە ڕابردووە ئیسرائیلەکان وتیان کوشتومانە لە شەڕی 12 ڕۆژەیە بەڵام ئێستا ئامانجیان بە نظری من وردە ئەو مەترسیانەی کە ئیسرائیل کاک بێسون لە ماوەی 100 ساڵی ڕابردوو و لە دوای دروستبوونی دەوڵەتی جوولەکەەوە لە 48ەوە لە سەرەتی هەرگیز ئەو ڕووداوانی 7 ئۆکتۆبەر کە بۆی عەفوم کەش بە هەڵە ئەم ساروخیان ڕۆ تورکیان ناردبوو هەکافیدان ئەڵێ ئێمە تاکید نین ڕاستە ئەو موشەکە سنووری عێراق و سووریای بڕیوە دوایی هاتۆتە تورکیا تاکید نین ئایا ئەوە بۆ ئەنجلیک بۆیان ئەوە هەدەفەکەی قوبرس بووە لە ڕاستیە هەرچی بێ تورکیا بە نظری من لەم بارودۆخە نیگەرانە و بەجددیش نەیویستۆ بێتە هاوپەیمانی ئەمریکا و ئیسرائیل لەم شەڕەیە بە چەند دەلیل و هۆکاریەکیانەوەیە کە ئیسرائیل تورکیا تەواو نیگەرانە لەو هەژمونەی دوای 7 ئۆکتۆبەر کە ئیسرائیل منتقەکەی گرتووەتە دەست و جێگە و پێگە و مەکانەت و هەژمونی ئەو کەمەکاتەوە بە تایبەتی لەو بەریەکەوتنانەیان لەگەڵ سووریا تورکیا لەژێر فشاری ئیسرائیلە پاشەکشەی زۆری کرد و ناچار بوو مەرجەکانی قبولکە و هەموو مەرجانەشی قبول کرد بە خاطرەوەی کە ڕۆژاوای کوردستان بەو حاڵەتە ئێستا بگا کە کردی لە هەمان کاتیشا
کاگوێستون لە ماوەی ئەم چەند ڕۆژەیە دوو کەشتی گەلی گەورەی شارلدیگۆلی فەڕەنسین و دراگۆنی بەریتانی هاتوونە قوبرس و ئەمانە ڕاستە هەمیان لە ناتۆن بەڵام تورکیا ئەنقەرە ئەمانە بە هاوپەیمانی ڕاستەخۆییانە قوبرس دەزانێ و پێشی وایە جگەلەوەی کە هەموو ئەوانە هاوپەیمانەتێکی پێشتریشیان هەیە لەگەڵ ئیسرائیل لە دەریای سپیناوە ڕاست هەم تورکیا ئەفو هەم یۆنان هەم قوبرس و هەم ئیسرائیل بۆیە لە هەموو ئەو حاڵەتانەیە نیگەرانی زۆری هەیە و ململانیەکانیان لەگەڵ ئیسرائیل بە حاڵەتێکە کە لە ئەگاتە لە ماوەی چەند ڕانگی ڕابردوو خۆتان بینیتان لە ململانیەکانیان گەیشتە سۆمالیلان بۆ حکومەی کە نزیکەی چەند هزار سەربازی تورکیا لە سۆماڵن ئیسرائیل چوو ئەترافی بە سۆمالیلاندی منافسی کرد و لە هەمان کاتە لە سۆدان لە نێوان حکوومەتی سۆدان و دامی سەریع ئیسرائیل و ئیمارات و عەرەبستانی سعودی و قەتەر منافسانە و کە تورکیا دەخالەتی هەیە و لە هەموو ئەو شوێنانەی کە جێگە و پێگە و موقعێتی تورکیا بوون لە شەرقی ئەوسەتا ئیسرائیل شوێنێکی بخۆی پیدا کردو لە بەرامبەر هەژمونی تورکیا بۆیە تورکیا جگەلەوەی کە مەترسی هەیە لە پرۆژەی داوت و لەم شەڕانەشا بۆیە نەچوە پاڵ ئەمریکا بۆیە داواکانی ئەمریکا قبول نەکرد ئەترسێکە ئەو ململانیانەی کە لە منتقەکەیە هەیە و ئیسرائیل لە مەودووە ڕابەرایەتیەکە و ئەوێ کۆنتترۆلیکا و هەژمونی خۆی بەسەرا بسەپێنێ وەکوتم ترسی لە پرۆژەی داوت هەیە و لە هەمان کاتە ترسێکی ترکە تورکیا هەیەتی نەیشاردوتەوە ئەوەی ئەمڕۆ بە نظری من ئەو پەیوەندیەی هاکان فیدان لەگەڵ بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیران پەیوەندی هەیە بەو پەیوەندی تەلەفۆنەی ترامپ لەگەڵ سەرکردایەتی سیاسی کورد و لە هەمان کاتە نیگەرانە لەوەی کە لە ئاڵوگۆڕەکانی داهاتووی ئێران کورد بێ بە شتێک و ئەوان لەمە زۆر نیگەرانن کە پێوەکو دوێنە شێش باسمان کرد ئەوان لە ئەزمموی باشووری کوردستان زۆر نیگەران بوون و باجی زۆریاندا بۆ تێکەکانی ئەزمموی ڕۆژاوی کوردستان ئێستا ئەزمموێکی تریش بە سنوورەکانیانەوە لە مەسەڵەی سەلماس و خۆی و ڕزای ئەوانە بۆ حدودی وان و ئەم شوێنانە دروزە بێ زۆر نیگەرانی ئەوانن لەبەرەوە قسە و باسی شەیەکە بسون کە هێزێکی زۆری بردۆتە سنوورەکانی لەگەڵ سنووری ئێران بۆی کە لە هەر حاڵەتێکە ئەگەر پێویستکە دەخالت بکە و بە تایبەتی و خۆک خۆیانەڵێن بۆ پاراستنی تورکە ئازەریەکان لەگەڵ ئازەربایجانی دراوسی پێوەست بەم دۆخەی کە ئێستا لە سوورداش هەیە جەنابەت دوێنێ زۆر بە وردەکاری باسی ئەو ئامادەکاریەت بۆ کردین کە هەیە بەس ئەمریکا ئەمڕۆ لەوە چێ بڵێ شتیوان نییە بەکردداری هەیە و هەبوو ئەمریکا لی پەشیمانە بێتەوە یان هەر نەبووە شتیوە ڕاستە ئەمریکا ئەمڕۆ هەندێ بۆ چوونی پارادۆکسی لەگە بۆ چوونەکەی دوێنێ هەبوو لە ڕاستیە ڕەنگە پەیوەندی هەبێ بۆ فشارانەی کە هاکان فیدان دروستی کردووە و محەممەد باقری لەگەڵ ئارەزی پەیوەندیەکانی ئەمڕۆی و پەیوەندیەکانی عێراقچی لەگەڵ بەرپرسانی هەرێمی کوردستان لە سلێمانی هەولێر ئەنجامی داوە و محەممەد باقری ئەمڕۆ لەگەڵ ئارەزی باسیەوەی کردووە کە ئێوە ینی حکوومەتی عێراقی دیارەمە بەس هەرێمی کوردستانیشە ئیلتیزامتان نەکردو بەو ڕێکەوتنەی کە 19 مارسی 2023 لە نێوان تاران و بەغدا و هەولێر جێبەجێکراوە یا با بڵێم ئیمزاکراوە بۆی کە پێویستە هێزەکانی ئۆپۆزیسیۆنی ڕۆژهەڵاتی کوردستان یەکەم چەک بکرێن دووهەم کامپەکانیان دابخرێ سێم بگوێزرێنەوە بۆ کامپێکی وەکو ئەوی کە ئەمڕۆ لە سوورداش لێدراوە و دیواربندێکی 200 کیلۆمەتری لە بینی عێراق بە تایبەتی هەرێمی کوردستان و ئێران دروست بکرێ و زایدن ئەو کامێرا حراریانە گوایە ئەو گلەی ئەوەی کردو کە ئەو جێبەجێ نەکراوە ئەوش دەرەنجامی چێ دەرەنجامی و هەواڵانەیە کە دوێنە شەو باسمان کرد کە هێزە کوردیەکان ڕەنگە لەلایەن ئەمریکاوە چەکدار بکرێن و سینناریوەیەکی ترامپ هەبێ لە ڕاستیە من پێم وایە ئەوەی ئەمریکا دوای ئەو فشارانەیە کە دروست بووە بە تایبەتی کە لەم ناوچەی ئەمریکا پێم وانێ دەست لەم کارە هەڵگرێ بە هەر حاڵ ئەمریکا ینی پەیوەندی بە هەرێمی کوردستانی شۆنە بێت دەست لەم کارە هەڵناگرێ و هەندێک سەرچاوەش باز لەوەکەن کاک بێستون کە واشنگتۆن بەنیازە ئەو چەک و چۆڵانەی کە لە ڕۆژاوای کوردستان و لە سووریا گەڕاندوێتیەوە بەکاری بێنێ لەو ڕووداوانەی داهاتوو لە ململانیەکانی لەگەڵ تاران وەوەش کە پەیوەندی هەیە بەو هێرشانی ئەمڕۆ بە نظری من ئەو کامپە هەرسێ کۆمەڵەکەی تایە هەم کۆمەڵی شۆڕژگەرم کۆمەڵی زەحمەچانم کۆمەڵی حیزبی کۆمەنیست جاکراونەوە کە هەرسێ ئەو کۆمەڵەیە بە دلیلی ئەوی لەو کەمپانە ببرێنە ئەوێ
بردویان ناوێ وە قسەکەوەی دیارەکە ئەو پەیوەندی تەلەفۆنیانەی ئێرانیەکان ئەمڕۆ لەگەڵ عێراقیش و دیارە لەگەڵ هەرێمیش پێیان وایە ئیکتیفانیەوە جێبەجێ نەکراوە وە قسەکە لە سەرەوەی کە بەڕاستی هەرێمی کوردستان ئەمڕۆ ڕایگەاندووە خودی جەنابی سەرۆکی هەرێم ڕایگەاندووە کە ئەوان التیزامەکەن بەم دۆستایەتی و هاوپەیمانی کە لەگەڵ ئێران هیانە و بێلایەنن لە شەڕەکانیان لەگەڵ ئێران و ئەمریکا تەرەفداری ناکەن بەڵام قسەکەوەیە کە ئێرانیەکانە بێ تەحسیل حاصلە شتێک بزانن ئەوەی کە دکتۆریش باسی کرد وەختی ئێرانی ئەمریکەکان لە هەر شوێنێکن خۆیان فەرزەکەن و سیاسەتی خۆیان فەرزەکەن خۆ ئەگەر لە ڕاستیا بتەیە وڵاتانی کەنداویش پێیان خۆش نەبوو ئەم بارودۆخی کە بەسەریان هاتووە ئەزانی چی تەسیرێکی لە نرخی وزە و لە بۆرسەی دووبەی و لە اقتصادی وڵاتەکان کردووە بەڵام قسەکەوەی وەختی ئەمریکا لەم منتیقەیە خەرج و مەخارجێکی زۆری داوە لە ماوەی ئەو 20 ساڵەیە لەبەرەوە ئێوێ ئەجێنداکەی خۆی بەرێتە پێش اینجا خۆ بە نظری منی نیش ناکامێ واشنگتن کاوێستن فشار ناکە بڵێ هەرە بێ لەگەڵم بیانی پێشنیاری هەیە لەگەڵمە بی یا لەگەڵم نابی وە لە حاڵەتێکا کە لەگەڵ یای بێگومان بەشێک لە ئیمتیازەکەت پێدا ئیسپانیا بڕیاری داوە بەشداری ئەم هێرشان نەکەلە بەڵام ئەم ڕۆندە لە میدیاکانەوە ئیسپانیا ڕازی بۆ لەژێر چییە لەژێر فشارەکانی ئەمریکا دوجار مەسەن لە 2 لەوە پێش ترامپ گلەی لە بەریتانیەکان کرد بەڵام ئەمڕۆ گەورەترین کەشتیگەلی خۆیان نردوتە قوبروس و لە هەمان کاتا باز لەوە کرێک کە ترامپ داوای کردو لە تورکیا نەکرد بەشداری شەڕەکە بکە ئەبێ هێزی زەمینیش بداخڵ بکە وەختێک کە تۆ هاوپەیمانی وەختێک وەکو خۆی وتی ئێمە ئەو هەموو بەرگریە لە ئێوەکەین لە ناتۆکەین بەڵام ئێوە ئیتر لە مۆدوابی پای خۆتان قسەکەوەیە کە بەڕاستی ینی بێویژدانی ئەگەر پێمان وابێ هەرێمی کوردستان مثلەن تێوەگلاوە یان مثلەن ئەوێ بەشداری شەڕەکە بکە لە کاتێک ئەو خودی خۆی نایەوێت تێکەڵی ئەم کێشانە بێ بەڕاستی بەڵام قسەکەوەی وەختێک حزوری ئەمریکا هەیە وەختی عێراق بۆ خۆشی بەشێکە لە کێشەکە ئەوی کەیبینی ئەمڕۆ دەرەنجامانەچی و دوای هەرێمی کوردستان تا ئێستا لە ڕاستیە هیچ هەنگاوێکی نەناوەکە فاکت بێ لە بەردەمی ئێرانیا عێراقە لە بەردەستیان نابێت کە ئەوان بەشداریەکیان کردو دەخالەتێکیان کردو لەم شانەیەکەچی لە یەکەمین لەحزەکانی شەڕەوە هەولێر و سلێمانی بوونە بە بەشێک لە بۆردومان بوون بە بەشێک لە قوربانی مەسەلەن ئەوانە واکە کە وەکو سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی وتی ئەوە کاکە ئێمە دەستەوەسان نەبین وەڵام دەینەوە بەهەرحاڵ پێم وایە ئەمڕۆ جگە لەوانەشکاک بێستون لەسەر ئاستی هێزگەلەکانی ڕۆژهەڵاتی کوردستان دەفتەری سیاسی کۆمەڵی شۆڕژگێر کە پێشتر پەیوەست نەبوو بە هاوپەیمانی هێزەکانەوە ئەمڕۆ ڕایگەیان کە ئەوان وابەستەگی بەو هاوپەیمانێتەوە و لە هەمان کاتە بە دوو مەرجێکیانەوەی کە داوایان کردووە هێزی پێشمەرگەی یەکگرتوو هەبێ و لە داهاتووی حکوومەتی کاربڕێکەری داهاتووی لە ڕۆژهەڵاتی کوردستان قسەی لەسەر بکرێ و لە بەرامبەردا کۆمەڵی حیزبی کۆمەنیست ڕاگەیانێکی داوە کە ئاڵێن ئێمە بە هیچ شێوەیەک ئامادەنین چەک و ئیمکانیت لە ئەمریکا وەربگرین و ناچینە ناو ئەو جەدەلەوە و لە هەمان کاتا پەژاک بەتەنیا ڕاگەیانێکی داوە داوای کردووە کە لە گەنجانی ڕۆژهەڵاتی کوردستان کە پەیوەست بن بە هێزەکانیانەوە وانش کە پێشتر جیابوونەوە یان دانیشتون جارش کە پەیوەست بنەوە و هاوکاری یەکتر بکەن و بە قسەی ئەو ئاڵوگۆڕی خێرا لە منتقەکە بەڕێگاوەیە لە هەرحاڵ ئەو ڕووداوانی کە ئەمڕۆ لە ناو هێزا و پەیمانەکانی ڕۆژهەڵاتی کوردستان ڕوویداوە بە نظری من هەنگاوێکی باشترە دوای ئەو پەیوەندیانی کە ترامپ کردوێتی لەگەڵیان ئەوە دقیقە لە ڕاستیە ئەمڕۆ وەزیری جەنگی ئەمریکا لە پرس کۆنفرانسەکەش وتی بەشێکی زۆری سەکۆی موشەکەکانیمان لە ناو بردووە و ئەوەشی وتی لە یەک دوو ڕۆژی داهاتووە لەگەڵ ئیسرائیل تەواوی ئاسمانی ئێران ئەخێنە ژێر کۆنتڕۆلی خۆمانەوە پرسیارم کردەوە شۆش پێشتا بە ڕسمی ڕایان نەگەیاندبوو وتی بە تەواوی ئاسمانی تاران ئێران ئەخێنە ژێر کۆنتڕۆلی خۆمانەوە و وتی ئەمە سەرەتای جەنگەکەیە بۆ ئێمە و میدیاکان باسیەوە کەن کاک بێسون لە ماوەی 5 ڕۆژی ڕابردووە واشنگتن نزیکەی 50 میلیارد دلار خەرجی سەربازی هەبووە لە بەرامبەر ئەو چەک و چۆڵی و موشەکە و چەندێک 50 میلیارد 50 میلیارد دلار میلیارد کە یەکسانە بە بودجەی وڵاتێکی ساڵانەی وەکو هیندستان لەبەرەوە ترامپ وای نیازە لەگەڵ کۆنگرس باز لەوە بکە یا ئەو بکە کە داوای 50 میلیارد بکە بۆ خەرجی بۆ کڕینی کەلوپەلی سەربازی هەرچەندە هێزەکانی ئەمریکا ڕایان گەیاندووە کە جبەخانەکانیان چەک و چۆڵی زۆری تایە بەڵام هەندێ لە میدیاکان ئەڵەن بەهۆی ئەوەی کە بەشێکی زۆر لە موشەکەکان و پاتریۆتەکان و لە بەشێک لە جبەخانەکانی پێشتر لە شەڕی ئۆکراینیا
و لە شەڕی دوانزە ڕۆژەیە داوە بە ئیسرائیل لەبەرەوە کەم بۆتەوە بۆیە پێویستی بەوەیە کە چەکوچۆڵی سەربازی زۆرتری پێبێ بۆیە قسەکە پێم وایە ئەوەی کە ئەو تویتەی جەنابەت خوێنتەوە دروستە و خۆشیان نەیانشاردێتەوە ئەمریکیەکان ئەڵێن ئامانجی سەرەکیمان بریتی بووە لە لێدانی بنکەی موشەکەکان ئەو بنکایەکی هەندی ئەسهات ساوە بتەکان چوانەی کە گەڕۆکن و ئێران هەوڵیدا و سەکۆی موشەکان گوێزێتەوە وەلامان کاتاوەکو جەنابی شت پێشتر و ئەبزان وتت هێرشەکانیان بۆ سەر وڵاتانی کەنداویش کەمی کردوتەوە و زۆرتریش ئەو درۆنانە ئەخەنە کار کە ینی نرخیان هەرزانە بۆی کە سەر لێشێوایی دروستکەن بۆ بە دەلیلی هەرم قسانی کە کردمانەوەیە کە ئەمڕۆ میدیاکانی ئەمریکا ئەویان باس کرد کە ئێران تا ئێستا یەک دوو جار ئەوان باسی ویان کرد کە دوێنێ وەزارەتی ئیطلاعات یا ئیطلاعاتی ئێران لە ڕێگای عمانیەکانەوە ویستوێتی دانوسان کە بەڵام کە دیسان ئەمریکەکان ڕەتیان کردوەوە هەموو ئەوانە دەلالەتێکەوەی کە ئێران بارودۆخی خراپە و سەرچاوەکانی هەواڵی لە ڕۆژهەڵاتی کوردستانی شەوباز لەوەکەن کە کەم بنکەیان هەیە لە ڕۆژهەڵاتی کوردستان لێ نەدرابێ ویان ئەوانش کە لێ نەدراوە چۆڵیان کردو چادریان هەڵداوە لە دەرەوەی ئەوە بۆی کە بەر پەلامار نەکەون بۆیە لە هەڵدا پێم وایە و ئامارانە دقیقە و قسەکانی ئەمڕۆ ئەمڕۆی چ ترامپ و قسەکانی وەزیری جەنگ و هەیەی سەرۆکایەتی ئەرکانی ئەمریکا و هەموو ئەوانە جەقل لە سەرۆکەنەوە کە شەڕەکە ئەگەر ببێ بە 8 هەفتەش ئەوان بەردەوام ببن لەو جەنگە و پێ ناچێت مەسەلەن بگەنە سازشێک و بە تایبەتی کە مەسەن قوربانیان داوە و وردە ئەو هاوپەیمانەتی کە لەگەڵیشیانە جگە لە وڵاتانی کەندا و تورکیا ناچارەکەن ئەو ئیسپانیا دێتە سەرخەت ئەو فەڕەنسا کەشتیگەلی نردو ئەو بەریتانیەکان و قوبرز ئەو یۆنانیەکان حاصل هاوپەیمانەتەکەیان بەهێزە بێ و ئەمڕۆیەکێ لە گۆبارەکانی مجللەی سعودی باسیەوە کە ئاڵێ وەختێک کە 208 ملیار بەرمیل یەدەگی نەوتی ئێرانی دەزەکەوێ و لەگەڵەوەی ڤەنزوێلا ئەبێ بە 500 ملیار یەدەگی نەوتی جیهان با 50 ملیاریش سەرفکە با 50 تریش سەرفکە لەبەر پێم وایە ئەوە قسەیەکی دقیقەوە هەدەفەکەش ئەم وزەیە کە بە ئاسانی ئەو جگە لە کانزاکانی تر دەستی هەڵناگرێت من تەیدی بەشش قسەکانی دکتۆرەکەم کە ڕاستەکە ئەگەر لە ماوەی ئەو ماوە تاریخی زۆرە ئەگەر لە دوایەت نسەرکاری کۆماری ئیسلامی ئێران کە سەرەتای ئەوە کورد بەشدار بوو لە شۆڕش و بەشێک بوو لە ڕاپەڕینی خەڵکی ئێران و چەند ساڵێکیش ڕۆژهەڵاتیان بەدەستەوە بوو بەڵام بە نەتیجە هەموو ئەو هێزانە لە ناو سیستەمەکە نانتوانی جێگای بێتەوە و تەنانەت خود مختاریشی قبول نەبوو بۆ کوردەکان لەبەرەوە ئەگەر لەناو ئەو سیستەمەیە بیتوانە سادەترین مافەکانی کورداوە کە خود مختاری بوو ئەمە ئێستا ڕووی نادا و ئەمە تەحسیل حاصلیشە دەرەنجامی هەموو ئەو ئەزمونانەی کە لە باشوور و ڕۆژ ئاو لە ڕۆژهەڵات و لە باکووریش دەرەنجامی ئەو سەرکوتەیە کە بەرامبەر خەڵکی پارچەکانی کوردستان کراوە بۆیە لە هەر حاڵەتێکە ئەبێ ئەوەش لەبەر چاو بگرین کە لە شوێنێکە وەکو کارد وەکو فاکت بەشدارە بن لەو ڕووداوانی کە دێتە پێشەوە بۆ دیقەت بن لە ڕووداوەکانی عێراقا لە 1990 و لە 2006 کارکتەری سەرەکی کوردەکان بوون وەتەنها ئەم هێز ئەشیعانەی کە ئێستا بەشێکی زۆریان بوون بە نایاری هەرێمی کوردستان لێرە بوون و لە شاخەکانی کوردستان بوون و پشتیوانی کراون لێرەوە لەبەرەوە ئێرە جەرگەی مقاومە بوو و سنترالی مقاومت بوو بەرامبەر حیزبی بەعز و لە ڕۆژاوی کوردستانیش بە هەمان شێوە بوو و ئێستاش مەسەلەن تازە کاتەکە لە دەست دەرچووە ئێران بڵێ نابێ ئەمانە بەشداری بکەن نابێ ئەمانەشەوە دانی کاک بێسویستم ئەو کاتە شتێک بڵێم لە دوای ئەو ڕێکەوتنە ئەمنی کە لە نێوان تاران بەغدا هەولێر ئیمزاکراوە ئێران زۆر هەوڵیدا کە هەرچی چۆنێک بێ ئەم هێزانەی کە لە هەرێمی کوردستانن کۆمەڵە و دیموکرات بە تایبەتی دەربکا بە یەکجاری وەکو ئەوەی کە هاوشێوەی ئەوەی کە ساڵی 2019 مجاهدینی خەڵکی لە کەم دەرکرد بە یەکجاری چوونە ئەلبانیا زۆر هەوڵیدا ئەمە بکە بەڵام بەڕاستی جێگای دەستخۆشیە کە حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەتی ئەو لایەنانەی کە پەیوەندیدار بوون بە جۆرێ لە جۆرەکان با پێ بڵێم ئەمانیان هێشتەوە وەکو دۆز وتیان کاکە بەسەر چاو ئێمە با لە کامپەکانیان لە زڕگوێز و لە زڕگوێزەڵە و
لە کەمپەکەی کۆیە ئەیانێرین بۆ کەمپی مەدەنی ئەو تا بردیان نەسوورداژ و کەمپی مەدەنی و دوای ئەو شوێنانی کەما بوون خێزان و منداڵی لێبوو بەڵام لە هەر حاڵدا ئەمانە هەم خۆیان خۆڕاگر بوون کە نەچوونە دەرەوە وتیان کاکە ئێمە لێرەوە خەڵکی مەدەنیش بێمێنینەوە ئێمە هیچ مەترسی دروست ناکەین لە سنوورەکانی ئێران و ئێمە نابینە مای مشکلە لە بینی هەرێم و تاران ئەوانەشیان هەم قوبڵ کرد بەڵام بەڕاستی ئەوە ئەرکێکی بەرپرسیارانە بوو کە حکوومەت هێرەی کوردستان فشاری زۆر لێ نەکردن بڵێ بێ لە هەر حاڵدا کوردستان بەجێ بێڵن بۆیە لە ئێستاە کە هەرێمی کوردستان نەتوانێتی ئەمە بکە مەسەلەن بڵێ کاکەجان ئێوە نابێ سنوورەکان بەزێن خۆ ئێرانیش داوا ئەوی کردووە بەڵام ئێستا کە ئەمریکا هاتووە مەسە حکوومەتی ئێرانی لەگەڵ هەرێمی کوردستان و عێراقاڵەبی ئەم ڕێکەوتنە ئەمنیە مەسەلەن تەفعیلکە نۆجارێک پێم وایە درەنگە بۆ ئەم کارە وەلامان کاتەکە بێسون باس لەوە ئێمە زۆر باسی ئەو هێز و ئیمکاناتی ئەمریکا و ئیسرائیلەکە نامان کاتیشە ئەبێ ئەوەش بڵێن کە ئێران بەڕاستی لە ماوەی کە 15 ساڵە گەمارەی گەورەی لەسرە و نانێشتووە کەمترین نەوت بفرۆشە کە چوارەمهێن وڵاتی بەرەمهێنی نەوت بووە وە لە هەمان کاتە ئەتوانم بڵێم سیستەمی بەرگریەکان تێکشکاندووە و ئەو فڕۆکانی کە هەیەی 50 ساڵەوە پێشە ناتوانێت کێبڕکێ و کا لەگەڵانە بەڵام لە هەمان کاتیشا بۆ ئەمریکیەکان و بۆ خودی هێزە گەورەکانی دنیاش مای سەرسوڕمانەکە پێیان وا بوو ئەتوانن لە ماوەیەکی کەم تا کۆتایی پێبێنن بەڵام دەرکەوتو ئەوی کە کاکاوڕژ و 4 هەفتەکان باش هەفتە دوایش ئێستا قسەکە لەسەرەوەی لە ناو ئەمریکا ئایا پێویستەکە هێزی زەمینی بەکاربێنن یان ئەوەی کە چی ئەبێ ئەو هێزە زەمینی بێ بۆی ڕێگای هەم بخۆشکە و لە هەر حاڵدا بە نظری من ئێرانیش تا ئێستا باش مقاومەی کردو بەو هەموو گەمارەوانە بەڵام لە هەر حاڵدا ئێران پێم وایە لە شوێنێکە ئیشتیبای کردەوەیە کە تەجربەی لە وەکو بازەکەن تەجربەی لە ڤەنزوێلا وەرگرت نە تەجربەی لە شوێنەکانی تر وەرگرت ئێمە بینیمان مەسەرن لە شەڕی ئۆکرانیا لەگەڵ رووسیا هەموو ئەمریکا ئەوروپا هاتنە پشتی بەڵام لە شەڕی ڤەنزوێلا و لەم شەڕی ئێرانیش هاوپەیمانەکانی ئێران نهاتنە پشتی نە رووسیا نەسین ئەوە پێم وایە لە کۆتایی ئەم مانگەشە ترامپ بەچێتە چین لەبەرەوە ئێران لەمای تووشی ئیشتیبا بوو کە زۆر پشتی بە هاوپەیمانەکانی بەست بوو کە لە ڕاستی هاوپەیمانەکانی نە کۆریان نە چین نە رووسیا هیچیان پشتیوانی کەسیان نەکردو لەو هاوپەیمانەتە لەبەرەوە بۆشیان گرنگ نییە چارە نووسی ئێران چی لێدێ بە حاڵداکەم پێم وایە بەشێکی زۆری ئامانجەکانی لەسەر ئەو هاوپەیمانەتە هەڵچنی بوو من جەنابیشت لەگەڵ دکتۆر محەممەد دای بۆ مەسلەی ئەو سایبەر سیکریتیە شتێکیەوەنە گەورە نییە لێدانی ئەمەزۆن من بەڕاستی لەم بارەوە شارەزایەکی ئەوم نییەوە ئەوەی دکتۆر ژووتی لە ناوە هەموو ئەزمە گەورەیە پێم وانە بابەتێکی زۆر گرنگ بێ بەڵامی تر ڕەنگە بۆ ئێران هەر ئامانجێکە بتوانێت دەستی پێ بگە بەکاری بێنێ ئەم هەواڵە بڵاوەکەنەوە تۆ یەک تۆز کۆمنتمان لەسەر بۆ ئەوە بۆ بەتا من ئەمە یەک لا حکەمەوە من پێم وایە ئەو هێزەی کە بەپێ ئەو سەرچاوی هەواڵی تۆ گەریلاکانی پژاکن و وەکوتم ئەمڕۆ ڕاگەیانێکی بە پەلەیان داوە و داواکەن کە گەنجانی ڕۆژهەڵاتی کوردستان هاوکاری یەکتر بکەن و لە هەر پێشهاتەکانە لە بواری تەندروستی و خزمەت گوزاری هاوکاری یەک بکەن و لە هەمان کاتشاوەکوتم بانگەوازی ئەویان کردووە کە ئەو خەڵکانی کە پێشتر لایەنگری ئەوان بوون دۆستی ئەوان بوون دانیشتون جارێشتر پێیانەوە پەیوەست بنەوە و لە هەمان کاتیشە بەو دەلیلە ئەڵێم پژاکن چکە پژاک بە پێچەوانەی کۆمەڵ و دیموکراتەوە لە دوای دروستبوونیانەوە ینی هەمیشە لە سنوورەکانمانەوە و نەهاتنە ناو شارەکان ینی هیچ کەمپێکیان لە باشووری کوردستان دروست نەکرد و ئەگەر جاروبارێکیش دوور کەوتبنەوە لە سنوورەکانی ڕۆژهەڵاتی کوردستان یان لە هەرێمی ئاسۆس بوون کە هەرێمی پێکەکەیە و یان لە قەندیل بوون لە هەر حاڵدا و لە هەمان کاتە شێوەی فۆرم و ژیانکردنیشیان وەکو گەریلاکانی پارتی کرێکارانی کوردستان بووە بەرەبەرەوەی بە هەمان شێوە یەک دیسپلین و یەک فۆرمی کارکردنیان هەیە بۆیە بە نظری من ئەو هێزە ئەگەر چوبێتە ناوە و لە شەڕی 12 ڕۆژەشە ئەوان دیسان بەشدار بوون و لە هەمان کاتیا لە خۆپیشاندانەکانی مانگی ژانوی ئەم ساڵ ئەوانەی کە دەور و نەخشیان هەبوو لەو خۆپیشاندانانە پژاک لە منتەقە لە ناوچەکانی ئیلام و کرماشان و تەنانە خوراسان و ئەوانەش دەور و نەخشی هەبوو و ئێستا بەهەرحاڵ پێم وایە ئەوانن و ئەوان پێم وایە ئەشیانەوێ پێشەنگ بن لەو کارەیە ئەمەش بۆ خۆی ئەگەر دیوی نێگەتیفێ بە دیوی پۆزتیفیشی هەیە کە ئەو هێزانێک کە بێگومان زووتر ئەستە ناوە لەم هەلوو مەرجەیە کە حەماسەتی خەڵک هەیە زۆرتر پێیانەوە پەیوەست بن
وەل هەمان کاتا پشتی جەپەی ئەوانیش بەڕاستی نایەنە ناو شارەکانی هەرێمی کوردستان یعنی کێشە بۆ هەرێمی کوردستان دروستکەن بەڵکو وەکوتم یا ئەسنە هەرێمی ئاسۆس کە هێشتا هەرێمێکی تایبەتە بە پارتی کرێکەکانی کوردستانی لە دوای هەرێمی مادیا یا هەرێمی میدیا لە قەندیل دووهەم هەرێمی پارێزراوە یا دووهەم هەرێمی پارتی کرێکەکانی کوردستان و گەیلەکانی پاکەکەیە لە ئاسۆس کە کۆنتترۆلی هەموو هێزەکانی پێکەکە و هاوپەیمانەکانی بە پەژاکشەوەکە لە سنوورەکانی قەندیلەوە تا ئاگاتە هەورامان هەموو ئەو هێزانە تابعی ئەو هەرێمن هەرێمی ئاسۆس بۆیە بە نظری من لە هەر کاتێکشە ئەگەر بیانێ پاشەکشە بکەن وەگەر ڕووداوەکان زۆر بەرەو پێش نەچێ بۆی پاشەکشە بکەن ئەوان لە هەر حاڵدا مەترسی نابن لەسەر هەرێمی کوردستان ئەوە نێستنەوە ناو هەرێمی ئاسۆس و تێکەڵی گەریلاکانی پارتی کرێکەکان زۆر باشەوە فەرموو. ئەوەی منیش سێرم کرد هەم ئەوە ئەکسیۆز و هەمووی خۆش سەرچاو ئەمریکەکانیش باس فۆکس نیوسیش تاکیل لەسەرەوەکەن پێم وانە ینی سەرچاوی خەبەرەکان ناڕاست بێ بەڵام ئەوەی کە بە هەزاران چەکدار بێ ئەویان پێم وانێ زۆر دقیق بێ لە ڕاستیە چونکە ئەوەندەی مزانم هێستا هێزەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بڕیاری ئەویان نەداوەکە جوڵە بکەن یا با بڵێم داوای زەمانەتیشیان لە ئەمریکا کردووە بۆ هەرگەرێکە ببێ بەڵام بە تەسەوەری منەوەی کە ڕووی داوە ئەو سەرچاوانش دیارە سەرچاوی مەوسوقن ئەوەیە کە پێم وایە دیسان بڵم پژاکە وەلو شوێنەکەی دەستنیشان نەکردووە لە چ منتقەیەکە بەڵام لە حاڵدا بەس پژاک یەکەم من تاقیبم کرد لەسەرەوەی کە هیچ کام لەو هێزانە بن ئەوان وتیان شتیوان نەبووە ئێمە نین دووەم ئەکرێ بەسەڵەن هەندێک لە کەناڵە عەرەبیەکانی وەکو جزیرەوانە بڵاویان کردووە جزیرە بڵاوی کردەوە عەرەبیە بڵاوی کردەوە عراقیەکان زۆر ڕەنگە بەشێکیان کاک بێستون ئامانجیانەوە بێکە ئەو دیانەیە یەکرێ بەرامبەر هەرێمی کوردستان شەرعێتی پێ بدەن بیانەوێ هەرێمی کوردستان زۆرتر تێوە بگلێنن لەو بابەتە کە لە ڕاستی ئەو تۆشوتە هەرێمی کوردستان خۆشە ڕوونکردنەوەی داوە بەڵام لە هەر حاڵدا من تاکی دەکەم ئەگەر هەر هێزێکیش لە ناو هێزەکانی ڕۆژهەڵاتی کوردستانە هەبێ ڕەنگە هێزەکانی ڕەنگە ینی مادام خۆشیان ڕەتیان کردەوە ناتوانانی زۆر تاکید و تەرکیزی لەسەرکەی بەڵام لە هەر حاڵدا ئەگەر ئەوە ڕوویداوێ بە تاکید هێزەکانی یەرەکەن یعنی یەکینەکانی ڕۆژهەڵاتی کوردستانن کە تابعی پارتی ژیانی ئازادی کوردستانن پژاک بەڵێ پشاکە لە لایەکی تریشەوە ئستاس باز لەوە کرێ مەسەلەن کە ڕەنگە ئەوی کاک هاوڕێژ ناوی ناسەماحەتی سیستانی وایە لە بەرامبەر ئەو بارودۆخەیە ڕەنگە فتوای جیهادێک بە بەرامبەر بە هێزەکانی ئەمریکا و ئەو بەسەکان بوو ئەوە نەخێر نەبووە بەڵام تەسەوەری ئەوە کرێکە لە چەند ڕۆژی داهاتووە فتوایەوە بە و بارودۆخەکە بە تەواوی هەتا کوێستە دوو لێت کرێ جموژوڵێکیان کردبێ بەبێ ئاگاداری ئەوان لە ڕاستیە نابێ بپێ و هاوپەیمانەتی هەیەە وەکو جەنابی شدوتت ناکرێ مەسەرەن ئیلتیزام نەکەن بەو قەرار وانە و نازانم تا چەند ئەوانیان بەرمەبنایەوەنە کاریان کردو ئیتفاقەکەیان چۆتە بواری جێبەجێکردنەوە یان لایحەیەکیان هەیە لەسەر ئەوانە ڕێکەوە بن یان نە بەڵام ئەوەندەی بزانم کە لانی کەمە بێ ئیلتیزام بەوە بکەن بەڵام ئەوەی کە ئەو هەموو کەناڵە ژیانیا معتەبەرانەش قسەی لەسەرەکەن ڕەنگە حقەتێکی تیاابێ بارحاڵ هێزەکانی ئەوان زۆرتر لە ناون وەکوتیشم کامپەکانیان لە سنووری هەرێمی کوردستان نییە بۆیە ڕەنگە زۆرتر تەرکیزەخرێتە سەر ئەوان وەکو دوێنێ شەویش باسم کرد مەسەر هێزێکی زۆری پارتی کرێکەکانی کوردستانیش لە سنووری ئاسۆس و ئەوانە هەیە بۆیە زۆرتر فۆکە زەخرێتە سەروان یان تەرکی زەخرێتە سەروان کە هیوادارم هەواڵەکە ڕاست نەبێ یانەوەی کە نیانەوێ هەرێمی کوردستان تێوەگلێنن لە ڕووداوێک کە بوونی نییە بەڵێ کراونەتەوە لەلایەن ئەو زانیاریانی دەستمان پێک گەشتووە ئەوە دووبارەکەنەوە کە هیچ جموجۆڵێک نەبووە کاک ئەنوەر دقیقە هەرەوەی کە جەنابە دێڵێ هێشتا کەس پشڕاستی نەکردوێتەوە لەو هێزانەش هەمویان ڕەتیەکەنەوە کە هێزی ئەوان شوو بێتە ناوە بەڵام بێ وەکتۆتە دەبێ چاوەڕێ بکەین بزانین کام لە هێزەکان خۆیەکا بەخاوەنی بەڵام پێم وایە ئەم بانگە ئەم ڕووداوگەلی کە هەیە و ئەم شەڕە بە نەتیجە لەم ڕووداوانەشی تیار ڕووەدا ئەو بارەگایە کاک ئەنۆرە و بارەگایش چۆڵکرا بوو یا خەڵکی تیا بوو بارەگای کۆمەڵەی شۆڕژگەری زەحمەتکێشانی کوردستانی ئێران یعنی زرگوێزەڵا لە ڕاستیا پێم وایە هەندێک خێزانی تیاما بوو خانەوادەی ژنومنداڵی تیاما بوو لە ڕاستیە هێزی پێشمەرگەوانی تیانەما بوو دوای کە کامپەکانیان چۆ سووداش و لە نێوان کامپێکی تریش لە تەنیشتەوە کەمپی بانە گەورە هەیەکەی کۆمەڵی زەحمەتکێشانی کوردستان بۆ ئەوانە بە تەواوی چۆڵکرا بوو و لەم تەنیشتیشی
ئۆردوگای زرگوێسەیە کە کۆمەڵی سازمانی کوردستان حیزبی کۆمونیستی ئێرانە بەڵام پێچێ ئەوەی جەناب دقیق بێ ینی لە کۆمەڵی شۆڕژگێڕی بارگاکانی ینی ئەوەی کە خانەوادە و خێزانی لێ بووە کۆمەڵی شۆڕژگێڕی زەحمەت خەڵکی مەدەنی بەڵێ و لێشی بووە ئێستا پێم وایە یەک تۆز بۆ بینەرانمان باسی ئەو هاوپەیمانیەتیە بکە چونکە ناوی حیزبەکانی کوردستان ڕۆژهەڵاتی کوردستان زۆر لێ یەکەچێ جاری وا هەیە هاونیشتیمانیان لێیان تێکەچێت تۆزێ بۆمان ڕوونەوە خێر دەگەم هاوپەیمانەتی هێزە سیاسیەکانی کوردستانی ئێرانی ناوە پێکاتووە لە سەرەتا لە یەکەم ڕاگەیاندنیانە پێکاتە بوو لە کۆمەڵی شۆڕژگێڕی کوردستان ناوی سەرکردەکانیش بڵێ بۆی خەڵکی خۆمان سەرکردەکان بەڵێ ناوی کۆمەڵەی شۆڕژگێڕی کوردستان کە جەنابی کاک ڕزای کەعبی سکرتێری گشتی کۆمەڵەیە دوای ئەوە پێک دێ لە حیزبی دیموکراتی کوردستانی ئێران کە بەڕێز مستەفا هیزری سکرتێری گشتی حیزبی دیموکراتی کوردستانی ئێرانە دوایەوە سازمانی خەباتی کوردستانی ئێرانە کە بابە شێخ حسێنی سکرتێری سازمانی خەباتی کوردستان بە دوای ئەوە پارتی ئازادی کوردستان کاک حسێنی ێزدانپەنا و دوجار پارتی ژیانی ئازادی کوردستان پژاکەوان هاوسەرۆکاتیان هەیە لە بینی کاک ئەمیری کەریمی و پەیمان ڤیان یا ڤیان پەیمان هاوسەرۆکاتیانە ئەم پێنج هێزە لە سەرەتای ڕاگەیاندنێکیاندا بێگومان بەرمەبنای ئەم هاوپەیمانێتە پێشتر ئەمڕۆ کۆمەڵی زەحمەت کێشانیش پێشەوە بە ئەوە بڵێم کە پێشەوەی ئەم هاوپەیمانێتە دروست بێ ئەمانە ناوەندی دیالۆگیان هەبوو ئەم هێزانە حەو حیزب بوون ئەم پێنج هێزە بە ئیزافەی کۆمەڵەی سازمانی کوردستان حیزبی کۆمونیستی ئێرانی جەنابی کاک ئیبراهیمی عەلیزادە سکرتێر و دوایەوە کۆمەڵەی شۆڕژگێڕی زەحمەتکێشانی کوردستانی ئێران کاک سکرتێر کاک عەبدوڵای موتەدی و جەنابی کاک عومەری خانی زادەی جێگیری ئەم دوانە لە دەرەوەی ئەوە بوون بەڵام ئەمڕۆ دەفتەری سیاسی کۆمەڵەی شۆڕژگێڕی زەحمەتکێشان عەفوم کە پاکت بەڵێ پاک حسێنی ێزدانپەنا بەڵێ ئاچکەوە گلەیان کردووەڵێ ناوی ئێمەتان بەڵێ نانا پارتی ئازادی کوردستان پاک حسێنی ێزدانپەنا ئەمڕۆ کۆمەڵی شۆڕژگێڕی زەحمەتکێشان پەیوەستبوونی خۆی بە هاوپەیمانێتەکەەوە ڕاگەیان وەستا واتە ئێستا هاوپەیمانێتەکە 6 هێزن بە پێنجێک بوون بە ئیزافی کۆمەڵی شۆڕژگێر بەڵام وەکو پێشتری گوتم ئەوان دوو مەرجیانە یەکیان ئەوەی کە هێزی پێشمەرگە چۆن یەخرێ و دوایی لە بۆ بەڕێوەبردننی ئیداری ڕۆژهەڵاتی کوردستان و هەلومەرجی ڕاگوزەر ئەوان پێیان وایە ئەبێ بەرمەبنایەکی ینی با بڵم لایحەیەک بنووسێتەوە وازە بێ هەرچی کۆمەڵی سازمانی کوردستان حیزبی کۆمونیستی ئێرانە ئەوان نیانشادوتەوە کە ئەوان لە بیرروباوەڕی جیاوازتریان هەیە و پێشیان وایە پێویست بوو مثلەن زۆرتر لەسەر ئەمە قسە بکرێ و لە بابەتی پەیوەندی دیبلۆماسی لە بابەتی داهاتووی ڕۆژهەڵاتی کوردستان لە بابەتی پەیوەندی لەگەڵ دەرەوەی هێزەکانی ڕۆژهەڵاتی کوردستانی ئەین لەگەڵ هێزەکانی ئێرانیەکان و دوایەوە ئەوان ئەمڕۆ لە ڕاگەیانێکی خۆشیانە ئەویان ڕوون کردوتەوە کە کۆمەڵە ناچێتە ناو هاوپەیمانێتیەکەوە کە ئەمریکا پرچەکیکە یان هاوکاری بکە ئەوان پێیان وایە کە بە پشتیوانی خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستانە بێ بچن و دوایان هێزانە ئەبێ هێزێک چەکیان بەدەستەوە نەبێ و بارحاڵ ینی لەو بە ئەوان تاس بەڵام ئەوان ئەڵێن ئێمە دەرگای گفتوگۆ و مفاوەزە لەگەڵ ئەم هاوپەیمانێتەدا ناخین و لە هەر شوێنێکە پێویست بێ هاوکاری بکەین لە بواری ئەمنیەوە و بۆ معلوماتی جەنابیشت ئەمڕۆ کۆبوونەوەی هەر حەو هێزەکە هەبووە هەر حەو حیزبەکە بە کۆمەڵی سازمانی کوردستانی حیزبی کۆمونیستیشەوە بەشداری کردو لە کۆبوونەوەکانە و ئەمڕێیە پۆزتیفانەی هەیە بەڵام ئەمە هێشتا سەرەتایە ینی پێویستی بە دراسی زۆرتر هەیە و پێویستی بۆیە لایحەیەک بنووسنەوە بەڵاستی بۆیە پەیڕۆپرۆگرامی زۆر باشە بۆ ئەوەی ئەو بۆ تەیدیە و قسانەی کە دیارکوردە ئەمڕۆ قاسم عەرەزیش هەمان شتی وتووە ینی ئەمڕۆ قاسم عەرەزی وتوێتی نەسەن ئاواڵێ ئەڵێ ڕاوێژکاری ئاسایشی نیشتیمانی عێراق لە ئاماژەمان بەوە کردووە کە وەزارەتی ناوخۆی هەرێمی کوردستان هێزی پشتیوانی لە پێشمەرگە ڕەوانەی سنوور کردووە بۆ بەهێزکردنی کۆنتترۆلی سنووری لەلایەن هەولێرەوە